سڵاتان لەبێت ئەمڕۆ هاتووم بۆ نێو بازار لە شاری سلێمانی باز لە پیشەیەکەکەم ئەویش فرۆشتن و تیشکردنەوەی چەقۆیە وەکومان نەزانین چەقۆیەکێکە لە پێداویستی زۆر گرنگەکان کە لە نێو چێشخانەکانمانە ڕۆڵێکی زۆر باشی هەیە جا ڕەنگە زۆر کات چەقۆکانی کەیکڕین چەقۆیەکی زۆر تیژ نەبێ زۆر کوالیتی باش نەبێ ئێمە چۆن چەقۆیەکی کوالیتی باش و تیژ بەردەست بخەین یاخود ئەگەر ئەو چەقۆیانەی کە کول بێ چۆن توانین تیژی کەینەوە ئەو کەلوپەل و پێداویستیانی کە لە نێو ماڵەکانی خۆمان هەیە ئەتوانین لەو ڕێگایەوە ئێمە ئەو چەقۆیانەمان تیشکێنەوە یاخود ئەبێ بهێنین بۆ لای کەسانی شارەزا ئەم بابەتانە گفتوگۆکەم لەگەڵ یەکێک لە پیشەوەرەکان کە چەند ساڵێکە سەرقاڵی فرۆشتنی چەقۆیە و لەم بابەتەیە کارەکەویش کاکە محەممەد مەحموودە سڵاو لەبێ کاکە محەممەد ئەم کاتەوە باش سەرەتا سوپاس بۆ کاتی کە بە ئێمەت بەخشی با لە ئەزمونێکی تۆ دەست پێ بکەین پێمان بڵێ چەند ساڵە لەم بوارەیە کارەکەی وڵی دە 15 ساڵێکە بێ لەم بوارەیە کارەکە زۆر باشە دەستە خۆش بێ لەش ساغ بێت کارەکەی تۆ بەتەنها فرۆشتنی چەقۆیە یاخود چەقۆش تیژەکەیتەوە چۆنە من بەس ئەفرۆشتم بڵین باشە ئەو چەقۆیانەی کە ئێستا لە نێو بازارەکان لە نێو دوکانەکەی تۆە هەیە زۆرینیان لەکوێ هێندێت هەرێمی کوردستانەوە خۆمان لە کوردستان دەتوانین چەقۆ دروست بکەین و بەرهەمی بێنین بەڵێ خۆشمان هەیە بەڵام زۆرینەی لە ئێران و بڵین بەرازیل و ئەمانە خۆی چەقۆی بەرازیلی چەقۆیەکی باشە ئەڵمانی هەیە چەقۆی چاکە کاتە باشترین چەقۆ کە خواستی زۆر لەسەر بێ کام چەقۆیە هیچ وڵاتێک سێفیلی ئەڵمانی هەیە زۆر چاکە لەگەڵ بەرازیلیە هەتە تۆ ئێستا لە نێو دوکانەکە بەڵێ ئەو بەرازیلەکان ئەو ئۆینانەیە و سوور و ئەمانەی سەرەوە بەرازیلیەکانە خواستی زۆری لەسرە باشە دوێ بەرازیلی بۆ منە چ چەقۆیەکی تر هەیە کە کوالیتی باش بێت وڵا سێفیلی ئەڵمانی هەیە چەقۆی چاکە دەرەجەیەکە چەقۆی ئەڵمانی چەقۆیەکی چاکە کەمە قسە لەسەر ئەم جۆرە جیاوازانەی چەقۆ بکەین کە لە نێو دوکانەکەی تۆە هەیە ئێستامە ئەم چەقۆیانە هەریەکەیان و بە شێوازێکن جیاوازی ئەم چەقۆیانە لە چیە بۆ نمونە لەم مێتریاڵەکانایەتی کە دروست کراوە بۆ نمونە ئەم دوانە ئەگەر قسە لەسەر ئەم دوانە بکەین جیاوازی ئەم دوو چەقۆیە چییە بۆچی بەکارێت بۆ زەڵاتەمان بۆ زەڵاتە بێ ئەمەشیان بۆ گۆشت و شتە بێتتر بەڵام ئێترەمە لێرە دروست کرا ئەوسایی کە دروستی کردەوە هەر بۆ خۆی شتێکی جوان تیمینێکی جوانی پێیا و شقڵێک بۆی بۆ دەست خۆشتر بێ بەڵێ ئەمە دەستەکەی تەختەیە باشە چەقۆی زەڵاتە لەگەڵ چەقۆیە کە بۆ گۆشت بەکاربێنێت جیاتان کردوەوە ئێوە لێوایە باشە ئەم چەقۆیانەی ترکە لێرن بۆ نمونە ئەی ئەمانە چ جیاوازیەکیان هەیە بە ئەمانەش هەر حەجمەکانیان فەرقی هەیە بۆ نمونە وەسا هەیە حەزەکەش چەقۆکەی گەورەتر بێت وەزێوان بۆ دەستی خۆشە گەورەتری واژەیە بۆ ماڵان شتێکی احتیاجیە بۆ نمونە سامی کەوڵی حیوانی کەوڵکردن ئەم دەمای کە ئاوایە ئەمە قەوسا دەمەکەی قەوسامە ئەمەی کە دەمەکەی بەم شێوازە ئاوا قەوز بوو ئەمە بۆ ئاژەڵ و بەڵێ کەوڵکردنی حیوان و شتی وایە ئەوە زۆر باشە ئەم چەقۆ گەورانی کە ئێستا هەیە بۆ نمونە ئەم چەقۆ گەورانە بەتەنها لە لای قەسابەکان ئەبێ ئێمە بەدیان بکەین و بیان بینین یاخود ئەمان بەڵام ئەمان هەر شتێکە بۆ جوانیە ئەمە بەکار نایەت ئەمە هەر بۆ جوانی داندا بەکاریێت بەڵام خەڵکی هەیە بۆ جوانی زیاتر بەکاریە هێنێ زۆر باشە ئەمە ئەم مێتریال و مادانی کە لێی دروستەکرێت لە چی دروستەکرێن ئەم چەقۆیانە ئەمە برادرە دەدەمی مشار دروستیەکە مشاری ئاسن بڕینە بەڵام تر هەیەکەوە بە شقڵە دروستیەکە بۆ یا جوانیەکی پێەیە سمایەکی جوانی پێ ڕاستە باشە بە ئەم چەقۆیانە دانینەوە ئەم چەقۆیانەی کە لێرەیە هەیە لە دەستپێکی بورگەکەیە باسی لەوە کردوتێت باشترین چەقۆهێنی چەقۆی بەرازیلی وڵاتی بەرازیلە وەکو ئەم چەقۆیانە باشە ئەم چەقۆیانە چ جیاوازیەکیان هەیە لەگەڵ ئەو چەقۆیانەی کە لە لای خۆمان دروستەکرێن وەڵای هیچ جیاوازێکیان نییە بەڵامیتر ئەمە ناڵم مەستا لە دەمی مشا دروستەکە ئەوان معمل دروستیەکە هەردەمەکانیان تۆڵایە هەردووشیان ئەم چەقۆیانی کە ئێستا هێوهێنی بەرازیلە کە خۆیان یەنە هەرێمی کوردستانەوە چون بە وڵاتانی تر خۆیان تیژن یاخود ئێوە خۆتان لێرە تیژەکەن تیژە وەزیفی واسا هەیە حەزەکات چرخێکی لەباتەوە تیژیەکات و بەس خۆی تیژە زۆریش بۆ ئەمەی زەڵاتە و شتە ئەوەش بۆ ماسی بەکاریە زیاتر ماسی چۆن ئەزانی بۆ نە چەقۆی ماسیە بێت چۆن بێت چ جیاوازێکی تیژە ئەنووکی تیژە و شکۆلە بێ پێی هەڵە دەڕێ باشە ئەی ئەگەر بۆ نمونە چەقۆیەک بۆ گۆشت یاخود بۆ مریشک بێت کە خاتونەکان بەکاری بێنن لە نێو ماڵەکانیانە ئەبێ و چەقۆیانە چۆن بێت ئەوانە ئەم حەجمانەیە
ئەمە حەزمی ڕقم 6 و 8 و ئەوانەیە ئەم حەزمە بۆ ماڵان و بۆ زەڵات و بۆ گۆشت ژنین و شتە بێت ئەمانە بەڵێ بەڵێ باش ئەمانە بۆ گۆشتجنین و زەڵاتە و مریشک و ئەم بابەتانە چاقۆی زەڵاتە لەگەڵ چاقۆی گۆشت و مریشکە هیچ جیاوازیەکی لە شکل و شێوەکانیە؟ جیاوازینە بەس حەجمەکە تۆزە بچووکترەی گۆشت ژنین باشە ئەی تۆ چاقۆیان و لانیە کە مشاریە؟ ناوەڵام من مشاریم لانی مشاری لە سەرف نابێت زۆرتر خواز لەسەر ئەم چاقۆیان بەڵێ بەڵێ خۆشەویستان ئێستا لە لای پیشەوەرێکی ترم ئەمڕۆی جێ خۆشحاڵی بوو ئەوە بوو چەند جۆرێکی جیاواز لە چاقۆ و دیزانی جیاجان بینی ئێستا ئەم پیشەوەرەی کە لەلایەن جۆرێکی تایبەت لە چاقۆی هەیە کە بەتەنها خۆی خاوەنی ئەو چاقۆی لەگەڵ مابن با بزانن ئەو جۆرە جیاوازانەی کە ئەم پیشەوەرە هەیەی لە دوکانەکە لە چاقۆ کامانەیە کاکە دڵشاد عەبدوڵڵا سپاس بۆ تۆ کە ئەم کاتت بێمە بەخشی چەند ساڵە سەرقاڵی ئەم کارێ وڵایەتی لە مناڵیەوە لەم گوزەری ئاسنگەرانە گەورە بووین خەریکی پیشەی ئاسنگەری و کوورەشێتی و بابەتانە زۆر باشە جا لە نێو دوکانەکەی توە چەند دیزاین و شێوەیەکی جیاواز لە چاقۆ هەیە چ چاقۆیەکەی لەم دوکانەیە کە بەتەنها کاک دڵشاد هەیبێ بەڵێ وڵا چاقۆکانی من تایبەتن یعنی براندن کردو من بە براندێ وەکو هیوایەتێکی خۆم حەزم لێواتر برندێکی تایبەت بە چاقۆم هەیە ناوی چێ براندەکە چاقۆی سمێڵ لە سلێمانیە بەڵێ مەشهورە بۆچی سمێڵ کاک دڵشاد وڵای بۆ ئەو لۆگە خۆی هەموو شەریکاتی ڕەمزێکی خۆی بۆ نەتۆڵی ڤیکتۆراینۆکسێکی سویستی یان ئەڵێ گلۆباڵێکی یابانی یان هەموو ئەمانە هەش کەسە تۆش ئەبێ شتێ بۆ خۆ دۆزیتەوە کە ئەو ئیشەی خۆ نەبەن یان نەیفرێنن لەسەر چاقۆکانیشی ئەم چاقۆیانە بۆ نمونە پیاتی 5 پۆڵایکەم پیاتی لە 6 پۆڵایکەم پیاتی لە 10 پۆڵا پیاتی 25 پۆڵە 25 پۆڵەکان زۆر گرانن یعنی بە عەرەبی پیانەوترێ دیمەشقی یان بە ئینگلیزی پیانەوترێ دەمسکاس ئەم دەمسکاسانە زۆربەی ئەجنەبیەکان مشتری منن حەزیان لەو چاقۆ تایبەتانەیە باشە بۆ هەوڵە نەیەوە بۆ ڕەسمێکی کاک دڵشاد خۆی وەکو لۆگۆیەک لەسەر چاقۆکان هەبێت بۆخوا بیدایەتە جارە ئیشەکە بڵێ 5-6 ساڵە ئەم لۆگۆیم داناوە بەڵام ئەم لۆگۆی سمێڵش زۆر جوانە برادەرێ من هاتووە لە ئەمریکا ئەڵێ چاقۆکان تەبینیم دوێمی سمێڵەکان ئەزانمی توێ چونکە من زۆربەی ئەجنەبی کە هێنە ئەم وڵاتەوە یان خەڵکی غەیری خۆمان حەزی لە ئیشی دەسە کە هەیە دەڵێت چی هەیە سەیری ئەم چاقۆکە زۆر جوانە بەلایەوە باشە باکە مەقسە لەسەر نرخیش بکەین نرخی ئەم چاقۆیانە کە تایبەتە بە براندەکەی خۆت نرخیان چۆنە هەرزانە گرانە پرسیارم کردووەڵەن چاقۆی بەرازیلی زۆر باشە چاقۆی بەرازیلی ئەمانە بەرازیلین بەڵام بۆ نوێن بەرازیلیە بە 7000 دینارە باشە ئەمەی کاک دڵشاد بەڵامەوەی من لە 40,000 دەست پێکە هەرە هەرزانەکەی باشە جا تۆ چاقۆت لایە بۆ هەموو بابەتێکی جیاواز ئێستا پێم بڵێ ئەم چاقۆیە بۆ چییە بێ ئەم چاقۆیە ئێستا ئەمە چاقۆی دەشت و دەرە یعنی حەزوو هیواتوانێ بۆ ناو دارستان و ڕاو ئەو بابەتانەیە بێ هەمووشێکی ئەمەتانانە دەتوانانی ئاسنی پێ ببڕی داری پێ ببڕی ئەوە ئەینە شدەمانە بۆ ئەمە لە ڕووی ئەم نوکانە شەوەندێکیان زۆر جیاوازنەیەکیان زۆر تێژە توانوانێت 200 دیزاینمە بێ چاقۆ هەرێکی ئێستا ئەمە بۆ چێ بێ ئەوە ئێستا بۆ هەموو شتێ بێ بۆ زەڵاتەیە بێ بۆ ئیشی گۆشتە بێت یەکەی ئەمە هەموو بۆ هەموو شتێکە بێ ئەم جۆرە کە دروستم کردوێتەوە ئێستا لە سلێمانیا منەیکەم ئەمە خۆی لە ئەسڵا جۆرجیە دیزاینەکەی ئەم بە دەست شێفەژنەکانەوەیە ئێستا ئەمە بووە بە باو مۆدێل لە عالەمە ئیتر حەز لەم ڕەنگە شەکرێت سپێکەی بەمنە ئەمە 3 پۆڵایە 3 طبقەیە مەرغوبە ئیتر هەموو ئیشێکی پێکرێ گۆشت زەڵاتە چیتە ئەنجا مەجای دەستبڕینی کەمە هەموو جێوە ئەنوا شێوازی ترمە پرسیارێکە لێ بکەم گرانترین چاقۆکە لە نێو دوکانەکەی کاکە دڵشادا هەبێ وەکو باسم لێوە کرد دوکانەکەت پڕپڕا لە چاقۆی جیاواز کامیان لە هەمووی گرانترە لەم چاقۆکان بەعام گرانن بەڵام لای من تا 1000 دلاری تیا چاقۆ 1000 دلاری هەیە بەڵێ باشە چاقۆیەک بای 1000 دلار بزانین چه جیاوازێکی هەیە لەگەڵ ئەم چاقۆیانەی تر کە نرخیان هەرزانترە لە چاقۆیە ئەمانە ئیشە زۆر تایبەتەکانە ئەم چاقۆیە ئەمە ئاجی فیلە شاخە زائیدەن 25 چینە 25 چینە ئەمە شەر لۆگۆکەی خۆتی لەسەر ئەمەی خۆمە بەڵێ ئەمە بای 850 دلارە ئەوە بای 850 ئەمە دانەی ترە هەر شێفە یابانیە دروستم کردوێتەوە ئەمەیان بای 500 دلارە خواز لەسەر ئەم جۆرە چاقۆیانە هەیە هەیە بەڵێ چی ئەم چاقۆیانە
هەموو بۆ هەموو شێبێتەوە هەچی پێکی پێ بکە ینی بێجگەل لە جوانیەکەی سەرنجڕاکێشترین چاقۆیە ئەمە ڕایشتر ئەمە لە رووسیا بای 1600 دلار بەقەدەر ئەمە جوان نییە بەم دیزاینە ئەمە شاخە ئەمەش 25 چینە ئیتر ئەمە هەچی پێکی ئاسنی پێ ببڕا شیشی پێ بڕا زۆر باشە کاتە هەمویان تایبەتن بۆ نرخەکان بەڵێ بەڵێ هەموو شتی تایبەت دڵشاد پێم بڵێ چەقۆ چۆن تیژەکرێتەوە جگە لەو شوێنانەی کە تایبەتن بە بۆ ئامەسێریسا ئەم مەسەیە ئەمە بە کوردی خۆیان پێڵێن مەسە بە عەرەبی مستەحەد ئەمە هەموو کەس دەتوانێت پێی تیشکاتەوە هەموو کەس لە ماڵەوە یعنی تەنانەت ئافرەتیش گۆشەی 45 جەگری گۆشەی 45 جەمە ینی پشتی ئەم زاوی ئەوەنە ئەمە یەک ئەمە دوو ئەتە بە هەردوو دیوەکە جارێ بەم دی و جارێ بەو دیوە 5-6 شارەم ئەمەلیەکەیت تاو تێگەی ئەمە ئەم چاقۆی بەس بەم مەسەیە دەستی خستە سەریێرە نینۆشی گرت چاقۆ ئەیتر ینی تیژ بووەتەوە کە نەخزا ینی تیژ بووەتەوە ئەگەر خزا ینی هەر کولە هەیە بە قاپی شوشۆوان بەوانەشە بێ بەڵام چاقۆی چاکە بێ بە قاچ ئەو کاتە بە هەموو چاقۆی دەتوانێت تیشکرێتەوە هەموو چاقۆی دەتوانێت تیشکێتەوە هەرێ چاقۆ هێڵێن کوالیتی زۆر باش نزم بێ نازم چاقۆ سویسریە ئەمە بینی ئاواشی لێ بکە وەکو قەیمەکان ئاواتی ژەبێت زۆر باشە جگەل لە مەسە هیچ شتێکی تر هەیە بەڵێ بەردیشمانێ بەردی کوردیمانەیە ئەم بەردانە ئەمە بەردی ڕۆنە بەردی ئاویشمانێ زایدەن بەردی ئاویش ئەمە بەردی ڕۆنە زەیتی لێیت ئەر عینشت دەستی منەگریت بەم گوزاویە واتە بێ زەیت بێ لە بەردەکە اینجا تیژ بەڵێ ئابێت چەوە بێ ئاوا هەر عینشت گۆشەی 45 ئاوا هەموو یابان بەم شێوێ بەرتیژەکاتەوە هەموو سویسرا جگە لەمەش بێگومان چاقۆ تیشکردنەوە بە ئامێری کۆسەرەشەیە کە کەسانی تایبەتی بەس خۆی تا بتوانیت چاقۆ بەبەرد بە مەسە تیژیکەیت چونکە ئەم کۆسەرە لە ڕاستیە ئەیسووتێنێ ئێستا بچۆ سەیری هەموو عالەمکە چاقۆ بە کۆسەرە تیژ نابێ ئیلا بە بەردە بەردی شوێنە بۆ منە ئەم بەردە بەڕقەمە لە عالەم ئایسا ئەمە بەکارێت ئەم بەردە ئاویانە ئەمە مەسەن من 3/8 لە 1000 هەیەی تا 10000 ئەمە تەڕیەکەیت بە ئاو ئیتر ئەم چاقۆ ئەگەر کەلیش بێ کەلیەکە دەرەکە پێویست بۆ ناکە چاقۆکە بسووتێ خەسار بێ ئیستا کۆسەری لای ئێمە ئەمڕۆ ئەوە هیچ زوو بووە ئێستا ئەجی ناخۆی ئەم بەردە باشترین شتە بۆ چاقۆتیشکردنەوە هەموو سەرئەرز بەمە چاقۆتیژەکاتەوە بەڵام ئێمە بۆ بینەرانیش ئەخێنە ڕوو چاقۆتیشکردنەوە بە کۆسەرە ڕەنگە زۆر کار لە ڕابردوو هەرێک لە ئێمە ئەومان بەدی کردبێ لە کۆڵانەکانە ڕەنگە کەسانێکە بوو بێت ئەمریکیان پێ بوو بێ و چاقۆیان تیش کرد بێتەوە دەستە خۆش بەکار دڵشاد سپاس بۆ کاتی کە بە ئێمە بەخشی کاتە ئێمە بۆ بینەران ڕوونەکەینەوە کە چاقۆش بە ئامێری کۆسەرە چۆن و بە شێوازێک تیژەکرێتەوە لەگەڵمان. بەڵێ ئەمەی کە ئەیبینن ئەمە ئامێری کۆسەرەیە لە ڕێگای بەکارهێنانی ئەم ئامێرەوە چاقۆکان تیژەکرێتەوە بەڵام بەرەبەرە ئەم پیشەیە یاخود بەکارهێنانی ئەم ئامێرە بەرەو لە ناو چوونەچێ